بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر زۆر سپاس جەنابی وەزیر. قوتابیانی خۆشەویست، مامۆستانی بەڕێز، خوشحاڵم و خۆم بە بەختەوە دەزانم کە ئەم دەرفەتە ڕێگەی پێدام بێم لە خزمەتیەوە بۆ ئەوەی زەنگی ساڵی نوێ لێ بدەین و خوێندن بۆ ئەم ساڵە دەست پێ بکات، بە تایبەتی بۆ پۆلی 12 ئامادەیی و دواتریش لە پۆلی 1 و 2 بنەڕەتی وابزانم دەست پێ دەکات. لێرە لە جێخۆیەتی من سپاسی بەڕێز جەنابی وەزیر بکەم بۆ ماندووبوون و خەمخۆری و ئەو میکانیزم و بەرنامانەی کە ئامادەیان کردووە کە لەم قۆناغە نەئاساییەدا لەبەر بوونی ڤایرۆسی کۆرۆنا و هاتنیان پەتایە هەموو شتی پەخستووە و وەزی خوێندنیش بێگومان بەدەر نەبووە و کاریگەریەکی خراپی کردوتە سەر وەزی ئابووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی. لەبەرەوەش بۆ خۆپاراستنی ئێوە، بۆ پاراستن و سەلامەتی گیانی ئێوە و مامۆستا بەڕێزەکانتان بڕیاریەوە دراوە کە دواتر بۆ قۆناغەکانی تری خوێندن بە شێوەیەکی ئەلکترۆنی میکانیزمێکدا بندرێت کە خوێندن بەم شێوەیە بەردەوام بێت. هەروەها سپاسی بەڕێز جەنابی پارێزگاریش دەکەین بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک لە خزمەتی ئێوەدان بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە لەگەڵ هەموو وەزارەتەکانی تر و هەموو حکوومەت ئەوەی پێمان بکرێ بۆ کەمکردنەوەی ئاسەواری ئەم قەیرانانە بەردەوام بین لە ژیان و بە تایبەتی بە سەبارەت بە ئێوەشەوە مەسەلەی کەرتی خوێندن ئینشاءڵڵا بتوانین بە سەرکەوتووی لەم قۆناغەش دەربازی کەین و ئینشاءڵڵا ئەم وەز و قەیرانانە بە کۆتایی بێن و ئینشاءڵڵا وەزێکی باشتر بێتە پێشەوە. هەروەها لە جێخۆیەتی من سپاسێکی گەرمی هەموو مامۆستا بەڕێزەکان بکەم کە بەردەوامن لە خزمەتکردنی وڵاتەکەیان و بە فێرکردنی قوتابیە خۆشەویستەکان بەوانەکان. قوتابیانی خۆشەویست، هەروەکە زانن خوێندن قۆناغێکە بۆ فێربوون، بەڵام هەروەها قۆناغێکیشە بۆ هەستکردن بە بەرپرسیارەتی. ئێوە دێن بۆ ئەوەی چەندین ساڵ بخوێنن تاکو ببن بە ئەندامێکی کاریگەر بۆ کۆمەڵگەکەتان، بۆ ئەوەی فێری زانست بن تاکو وڵاتەکەتان بەرەو پێشەوە بەر. خوێندن تەنیا خوێندنەوەی کتاب و وانە نییە، بەڵکو ئامادەکردنە بۆ ژیان. ئێوە لە سەرەتای ژیانی خۆتاندا بێگومان حەز بەوە دەکەن کە تاکو چەند بەرپرسیار بن بەرامبەر بە تەحەدیات و ئەو کێشە و گرفتانەی ڕۆژانە دێتە بەردەمتان، ئەوەندە تاکو ئامادە بن ئەوەندە دەتوانن سەرکەوتوش بن. من دڵنیام زۆر لە ئێوە ژیانی بندەستیتان نەدیوە، بەڵام ئەبێ قەدری ئەوە بزانن کە ئەم وڵاتە، ئەم هەرێمە بەم شێوەیە کە ئێستا دەیبینین بەرهەمی خوێنی شەهیدان و قوربانیەیەکی زۆرە. زۆر لە کەسوکاری ئێوە لەوانەیە لە پێناو ڕزگارکردنی وڵاتەکەمان و گەیشتنی ئەم هەرێمە بەم قۆناغا خەباتێکی زۆریان کێشەوە قوربانی زۆریان داوە. پێویستە قەدری ئەمە بزانین، پێویستە بزانین کە ئازادی ئەم وڵاتە بەرهەمی ڕەنج و خەباتی خەڵکێکی پێش ئێمە بووە. ئەرکی سەرشانی ئێوە و هەموومانە ئەم بەرهەمە بیپارێزین و داواتان لێ دەکەم ڕێگە نەدەن هیچ کەس و هیچ شتێک وڵاتەکەتان و مێژووە پرسەروەریەکەتان لە بەرچاوی ئێوە ناشری بکە.
ئەرکی ئێوەیە پارێزەری ئەم دەستکەوتانە بن، ئەرکی ئێوەیە خۆتان ئامادە بکەن بۆ ئەوەی کوردستان بەرەو قۆناغێکی تری ئاوەدانی ببن. دوای ئەم قۆناغە پێگومان زۆرتان ئەچن بۆ زانکۆکان، ئەبن بە پزیشک، ئەبن بە ئەندازیار، پارێزەر، مامۆستا، هونەرمەند یاخود هەر پیشەیەکی تر یان هەر شتێکی تر کە ئێوە ئاواتان بێ و ومێدەوارم بەو ئاواتانەشتان بگەن. بەڵام ئەبێ ئەوە بزانن کە لە سەرەتای دەستپێکردنی ژیانی خۆتان پێویستە پێش هەموو شتێک بەرپرسیار بن، ئامادە بن هەر وەکو لە سەرەتاش باسم کرد ڕوبەڕووی ئەو تەحەدیاتانە ببنەوە. یەکێک لەو تەحەدیاتانە ئێستا کە ئێمە ڕوبەڕووی بووینەتەوە بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنایە. پێویستە ئێوە پێش هەموو کەسێک بۆ سەلامەتی و تەندروستی خۆتان و مامۆستا بەڕێزەکانتان و کەس و کارەکانتان خۆتان بپارێزن بۆ ئەوەی هەم خۆتان تەندروست بن هەم بتوانن بە شێوەیەکی سەرکەوتوانە درێژە بە خوێندنیشتان بدەن. هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن و دڵنیاش بن ئەوەی ئێمە لە حکوومەتەوە پێمان بکرێ دەیکەین. بەرنامەی زۆرمان هەبووە بۆ پێشخستنی کەرتی خوێندن هەر وەکو هەموو کەرتەکانی تر، بەڵام هەرسهێنانی باری ئابووری لە جیهان کاریگەری لەسەر هەرێمیشی هەبووە، ئێمەی نەوەستاندووە و بەردەوام دەبین بە پێی ئیمکانیات ئەوەی کە لە بەردەستی ئێمەیە بەردەوام دەبین لە دروستکردن و بەجێگەیاندنی ئەو پرۆژانەی کە لە کابینەکەتە بەڵێنمان داوە و یەکێک لەو بەڵێنانەش ئەوەیە کە پەرە بە کەرتی خوێندن بدەین. من دیسان سپاسی جەنابی وەزیر و هەموو مامۆستا بەڕێزەکان دەکەم و سپاسی هەموو ئێوەی خۆشەویست دەکەم کە ئامادە بوون بۆ ئەوەی پێشوازیمان لێ بکەن و زۆر زۆر خۆشحاڵم و هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن و تەندروست بن. فرمودانش زۆر سپاس کە ڕێگەتان پێدا بێم سەردانتان بکەم. زۆر خوشحاڵم بە بینینتان و هیوادارم ئینشەڵڵا هەمووتان تەندروست و سەلامەت بن. دەزانم ئێوە ئەو ماوەیە ئەمە ساڵی 12 وەنیا خۆلی 12 ئەمە 12 ساڵی خوێنن بۆ ئەوەی لەم قۆناغا بە سەرکەوتنێکی باش بتوانن دواتر بەرەو قۆناغی زانکۆ هەنگاو بنێن و لەوێش ئەوەی ئاواتانە ئینشەڵڵا پێی بگەن. ئەوەی لای من گرنگە سەلامەتی ئێوەیە. زۆر سپاسی مامۆستاکانیش دەکەم کە زۆر بەڕێکی شتەکانیان ڕێخستووە و ئەبێ ئەو مەسافەی لە یەک دووربوون بپارێزن، دەمامکەکانتان ببەستن، دەستەوانە ببەستن، بەڵام گرنگیش بە خوێندنی خۆتان بدەن. بێ زۆر سپاسی مامۆستاش بکەین ئێوە و منیش کە ئامادەن لە خزمەتی ئێوەدا بەردەوامی بە خوێندن بدەن بەم شێوەیە و بۆ قۆناغەکانی تری خوێندنیش ئەوانیش بە شێوەیەکی ئەلکترۆنی لەوانە بەردەوام بن تاکو ئینشەڵڵا ئەم پەتایە بەرەو کۆتایی بڕوا و ئێوە و ئێمە و هەمومانیش بتوانین ژیانێکی ئاسوودەتر و نۆرمالتر جارێکی تر دەست پێ بکەینەوە. زۆر سپاستان دەکەم، ئینشەڵڵا سەرکەوتوو بن. هیوادارم هەمووتان دەرەجەی زۆر زۆر باش بێنە. دەست خۆش. سلام علیکم.
سپاس دەکەم. زۆر سپاس زۆر مەمنوون. خۆش بنیا سپاس دەکەم زۆر مەمنوون. من قسەم کردووە ئەوەی پێویست بێ بەڵام من لێرە جارێکی تر سپاس دەکەم کە ڕێگەتاندا بێم سەردانتان بکەم فەرموودانیشن. سپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەین کە ئامادەن لە خزمەتی ئێوەدا بە تایبەتی بوو پۆلی 12ی زانستین درێژە بە خوێندنی خۆتان دەم بەم شێوەیە وە پێویستە ئێوە هەموو ڕێنەما تەندروستیەکان بپارێزن دەمامەکانتان ببەستن لە هەموو کاتێکدا دەستەوانەشتان هەموو لە دەستانە ئەمە بۆ سەلامەتی و تەندروستی خۆتان باشە ئەمە دوا قۆناغی خوێندنی سەرەتاییە پێش زانکۆ ئینشاڵڵا هەمووتان بە دەرەجەی باش و سەرکەوتنی باش هەنگاوی تر بەرەو قۆناغی زانکۆش بۆ هاوێژن و بتوانن لەوێش سەرکەوتن بەدەست بێنن چونکە وڵاتەکەتان پێویستی بە ئێوەیە ئێوە دوا ڕۆژی گەلەکەتانن هیوادارم پێش هەموو شتێک وەکو لە قسەکانیشە باسم کرد ئێوە هەست بە بەرپرسیارەتی بکەن وڵاتەکەی خۆتانتان خۆش بوێ وەرزش بکەن ژینگەتان بپارێزن ڕێز لە مامۆستا و کەسەکانتان بگرن پێش هەموو شتێکیش لێ ڕێز لە خەبات و تێکۆشانی ئەو بەڕێز و قارەمانانە بکەن کە ئەم وڵاتە و ئەم دۆخەیان بۆ ئێمە دروست کردووە وڵاتەکەتان خۆش بوێ شانازی بە مێژووکەتان بکەن ئینشاءڵڵا هەمووشتان سەرکەوتوو دەبن لە قۆناغەکانی داهاتوودا زۆر سپاس مامۆستای بەڕێز